چوار گەنجی خۆشەویست بوونە خاوەنی چوار یاری هەریەکە لە وەلی ئف ئەزیز، ئارمان دۆدنیە 73، محەممەد وەروەها عەبدوڕەحمان بوونە خاوەنی چوار یاری و ئێوەی خۆشەویست دەتوانن ببنە خاوەنی چوار یاری. ئەم شەویش تیر و پشکێکی دیکە ئەنجام دەدرێت بۆیە بە زووترین کات سەردانی دلۆ ستۆر بکەن لە ئینستاگرام، فەیسبوک و یاخود لە تەلەگرام زانیان زیاتر وەربگرن. وەروەها چەندین ئۆفەری دیکی ناوازێن هەیە بۆ یاریەکان لەسەر کۆنسۆڵەکان بم لەسەر پلەیستیشن یاریەک بکڕی یاخود تێ پلەیستیشن پلس بکڕی بە نرخێکی گونجاو. بەڵام ئەوەی باشە بیکەی سەرەتا ئەوەیەکەوە سەردانی تەلەگرامەکەیان بکەین لەوێ جوین بی و نۆتیفیکیشنشت بکەیتەوە لە کاتێ ئۆفەرێکی نوێ دێ یاخود کاتی تیر و پشکەکە دەکرێت و شێوازی ئەنجامدانی تیر و پشکەکەش دەکرێت لە خۆت ئاگادار بی بزانی کە چۆن بتوانی بەشداری بکەیت یاخود یاریەکان بە نرخێکی هەرزانج بکرێت. دووبارە زۆر سپاس بۆ دلۆ ستۆر بۆ سپۆنسەریکردنی دووەم هەفتەی پرۆگرامی سفر یەک ژیری. ئازیزان و خۆشەویستان، یەکی سەی 2024 بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی سفر یەک ژیری، ئەڵلقەی ژمارە 191 تۆمار دەکەم. ماوشەوەی هەفتەکانی ڕابردوو هەواڵی خۆشمان هەیە بەڵام هەواڵی دڵگرانیشمان هەیە چونکە ئەوجارە سڕی کۆمپانیای سۆنیە. سەرەتا گەورەترین ئەو یاریانەی لەم هەفتەیە بڵاو دەکرێنەوە. هەفتەی داهاتوو چی هەیە؟ وەروە یاریە بەخۆڕایەکانی ئەم هەفتەیە چین؟ یاری فاینل فانتەسی 7 ریبرث بە فەرمی لەسەر پلەیستیشن 5 بڵاو کرایەوە و پێشوازیی مێژووی لێکرا. نمرەی 92 لە سەدی هەیە، یەکێکە لە پێشوازی کراوترینەوە یاریانەی تاوەکو ئێستا بڵاو کرێتەوە. نمرەی 92 نمرێکی زۆر بەرزە بە تایبەتی لە سەردەمێکی ئێستاکەوە بەگشتی خەڵکی ڕەخنە زۆر دەگرن تایبەتی لە یاریەکان. بەعنی لەستا ئەو یاریە لە ئاستیگی گاد و ڤار و لاست ئۆف ئەس و هەیلۆ و فۆرتسا و ڕێد دێد ڕیدەمشن و GTA لە ڕووی نمرەوە لە ڕووی پێشوازی ڕەخنەگرانەوە. جا لە ئۆنلاین بە تایبەتی لەو ئەو کەسانێک کە عاشقی زنجیری هەری فاینل فانتەسینە لە ئۆنلاین بە تایبەتی من زۆر لە تویتر چێک دەکەمەوە، دەبینم خەڵکێکی یەکجار زۆر یارێکی پری ئۆردەر کردی و یاریەکە دەکەن ئێستا کامڕۆ بڵاو کرێتەوە سکرینشۆتیان دانەیە. یاریەکە پێرەچیکەوە زۆر زەبەلاحبی لە ئێستاوەش زۆربەی هەرە زۆری ڕەخنەگران و وەروا کەسانی ریڤیو یاریەکەیان بڵاو کردیتەوە دەڵێن پێویستە و یاریەکانی دیاری ساڵ بکرێت، وانێکی دەڵێن پێویستە لە ئێستاوە ئەو یاریە وەکو یاری ساڵ مامە لەگەڵدا بکرێت لە بەڵێ بەو شێوازە بەهێزە. ئەو یاریە تەنیا لەسەر پلەیستیشن 5 بەردەستە کە بەداخەوە لەسەر ئێکسبۆکس و PC جارێ بەردەست نییە. نازانم دێتە سەر ئێکسبۆکس یاخود ناچکە فاینل فانتەسی بەشەکەی دیکەش ناتە سەر ئێکسبۆکس چکەوە فاینل فانتەسی 7 ریبرثەواتە بەشی دووەمی بەشی هەفتەمە، چاپتەری دووەمی بەشی هەفتەمە. بەڵام پێشبینی دەکەم لەوانەیە بەکەمتر لە ساڵێک دو ساڵ بێتە سەر PC بێتە سەر کۆمپیوتەری هەردوو بەش بەیەکەوە بەشەی کۆلێکشنێک لە بابەتانە. بەڵام ئێکسبۆکسی بەڕاستی پێم ناخۆشە کە ژمارەیەکی زۆر لە گەیمەران پێشوازی لەویە ئانی ئەو ناتوانەوە یاری تاقی بکەنەوە. بەڵام دڵخۆشم کەوا یاریەکە زۆر سەرکەوتووە. بێمە سەر یارێکی دیکە کە حەز دەکەم تاقیکەمەوە و ڕەخنەگرانیش تقریبا بەشەیەکی باش باسییان کردیتەوە ئێستاوی ژیاری ستا وەرز دارک فۆرسس ریماستەرە. کات خۆی منەوە یاریم لەسەر کۆمپیوتەری قەدیمی پینتیۆم 3 پێماوی کردیە، یارێکی کۆنە زۆر کۆنە گرافیکەش بینی بێکمان دەزانین کەوا کۆنە لەلایەن ستودیۆی نایدایڤ دووبارە ریماستەر کرایتەوە و یارێکی کۆنری ستا وەرزە 76 هەیە کە نمرەیەکی باشە لە بۆ یاریی ریماستەر کراوی لەو شێوازە پیکسل یار چەندە حەزم دەکرد نمرەکەی لە هەشتایەکان بە بەڵام 76 ڕازیمە لەبەرەوەی تەنیا لەسەر پیس جارێ بەردەستە. من حەز دەکەم زۆر تاقیکەمەوە بەڵام نامێن لەسەر کۆمپیوتەر تاقیکەم ڕاستی دەمەوێت لەسەر پلەیستیشن لەسەر ئێکسبۆکس بەردەست بی لەسەر ستیم دێکی بیکەی خۆشە بەڵام یاریە لە بۆ پلەیستیشن و ئێکسبۆکسی خۆشترە بەڕای. یاریی دیگە لەم هەفتەیە بڵاو کرایە بەناوی Brothers A Tale of Two Remake. یاری یەکەم یاری دەرهێنەر جۆزی فارسە کە دروستکەر و دەرهێنەری یاری ئەوەی ئاوت و هەروەها یاری براوەی خەڵاتی یاری ساڵ ئەوێ ساڵێ لە بۆ یاری It Takes Two کاتێککە بە دوو کارکتەر یاری دەکەی واتە کۆواپە. Brothers یەکەم یاریتی کە دروستی کردیە یاریی کورتترە پێما بی نزیکێکی دوو کاژمێر دەبی و نابی. یاری سەرنجڕ دیارە نمرەی 79 هەیە کە نمرەیەکی زۆر باش نییە بەقەدەری تێکست و ئەوەی یاوتی بەڵام نمرێکی باشە و یاریەکەستا بەشەی ڕیمەی بە کواڵەتێکی نوێتر لەسەر پلەیستیشن 5 و ئێکسبۆکس سیریس و PC بەردەستە. لە هەفتەی داهاتوو دوو یاری بڵاو دەکرێنەوە، یاری تاکسی لایف سیتی درایڤین سیمولەیتەر یارێکی لێخوڕینی تاکسی و سیمولەیشنە واتە دووبارەکردنەوەی ژیان واقعیە. تۆ ئۆتۆمبیلێکی تاکسی یاری دەکەی و خەڵکی دەسوڕێنەوە شار و پارەی بەرەسی دێنی ئۆتۆمبیلەکەت بەهێزتر دەکەی ئاخود مۆسفات شتی زیاد دەکەی شتانە. وەروە یاری WWE یاخود WWE 2K24 زۆربەتەن دەڵێن ژی مەرێت WWE زۆری زەعازە گوتنی ئەمریکیەکانی زۆر کات دەرێن W
WWE 2K24 بڵاو دەکرێتەوە پێمابی گەیم پلان تۆزە گۆڕانکاری بەسەداهێناوە بەڵام کارکتەری بڕۆک لەسنەر لێستاوە پێماوی تێدانیا بە پێی ئەو قسانە بیە چەندە لە بیدایەتەکان لە ڕستمشتەکان تێدا بەڵام بەهۆی ئەو کێشەی کە بڕۆک لەسنەر لەسەری دروست بۆ لە ئەمریکا بەوەی دەستدرێژی و تۆمە دەسەریدا ساغبی تۆ شتانە پێمابی تێدا نابی گەیم پلان تۆزێک دەستکاری کردیوە من بەڕاستی زۆر حەزم بە WWE دەکرد کاتی خۆی بەڵام ئێستا یاریەکانی WWE بەو شێوازە سەریە ئاین نانکەم هەرچەندە دەڵێن یاری ڕابردوو زۆر باش بووسە و چاڕوانی مامەحەمە بن بێگومان ڤیدیۆ لەسەر دەکا یاریەکانی پلیستیشن پلس بۆ مانجی سێش کراکران و لە چەند ڕۆژی داهاتوش بەردەست دەبن هەریەکە لە یاریەکانی F123 یاری هێلۆ نەیبەر 2 وەروە DLC Destiny 2 The Witch Queen وەروەها یاری بەناوبانجی سیفو هەر چوار یاری لە ڕێگەی پلیستیشن پلس بەردەست دەبن و هەر چوار یاریش تایمڵێن سێ یاری و DLC-ەکە بەڵام بڵێن هەر چوار یاریش بەو کەسانە بەردەست دەبێتەوە پلیستیشن 4 و پلیستیشن 5یان هەیە لە ڕێگەی پلیستیشن پلسی ئاسایی دەیوە دەتوان لە ڕێگەی دلۆستۆر ئەو مانگە بۆ خۆتان ئەو یاریانە تاقیکەنەوە کە دڵخۆشم لە بەرەوەی سیف و یەکێک بوو لە یاری زۆر ناوازەکان F123 فۆرمیلا 1 من حەز دەکەم تاقیکەم 100% لە ڕۆژی یەکەم فۆرمیلا 1 نوێیەکە دەکەم کارێر مۆدەکەی زۆر بەچێژە هێلۆ نەیبەر 2 هێلۆ نەیبەر یاریی خۆشە بەڵام زیاتر بۆ تەمەشاکردنی خۆشتر لەوەی خۆت بیکەی سەری یوتیوب بکەی بۆ نم نەخۆشە و نازانم من بەشی دوم کاتی خۆی هەندێکم کرد بە شێوەی دێمەوە کە بەردەست وەڵام زۆری زعاس بوو بەڵام سیرکردنی زۆر خۆشە کاتێکی یوتیوبەرێک دەیکەسەوە دەمێ بۆتونی وەگرم کامە لەو یارانە لەو مانگە تاقی دەکەنەوە لە کۆمنت بینوسن واروەها بە شێوەیەکی سوپڕایز لەو هەفتەی ڕابردوو پێم وابی یاری دێد ئایلەند 2 هاتە سەر Xbox Series هاتە سەر گیم پاسی دێد ئایلەند 2 تەنانەت مارکتینگیشی بۆ نەکرا یعنی Xbox زۆر بە گەوری باسی نەکرد پێم سیر بوو بەڵام پێم وابی هۆکارەکە بۆی دەگرێتەوە تەنیا بۆ بەکارهێنانی گیم پاس ئۆڵتیمەیتی بەردەستە واتە کەسانی گیم پاسی ئاساییان هەیە وەری ناگرن تەنیا لەبێ گیم پاس ئۆڵتیمەت تەبی ئینجا دەتوانانی دێد ئایلەند 2 وەرگریکە یاریی نوێیە زۆر کۆنیە چەند مانکە بڵاوکرێتەوە یاریی زۆر بە چێژیشە من یاریەکەم تاوا کردووە لەسەر پلیستیشن کردومە یاریی زۆر خۆشە کامری کەسی یەکەمی دنیایکی زۆمبی میلی ئەتاک ستۆری لینیەر کارەکەت بەهێزتر دەکەیت چەکوەستنی حیخۆت باشتر دەکەشتی باشتر دەبینیەوە زۆر بە چێژە دەیانش کۆمیدیشە واروا لە شاری لۆس ئانجلسی لە شاری ئەو شارێکەوە GTA 5 تێدا لەنا هەندێک لە شوێنەکانەوەوانێ بیان ناسنەوەسە گرافیکی زۆر جوان و لە مێژە لە بەرمێنانە و زۆر جوانم سە دێراڵند دوو بۆ کەسانی گەیم پاس ئۆڵتیمەتیان هەیە دەتوانن بخۆیان تاقی بکەنەوە کە شتێکی زۆر باش بۆ گەیم پاس زیاد کرا بینە سەر هەواڵەکانی پلیستیشن بەڕاستی هەواڵەکە زۆر ناخۆشار چەندە هیوادار بووین ئەو شتە نەبینین لە پلیستیشن بەڵام بێگومان سۆنی ئەو کارەی کرد پلیستیشن نەیکرد سۆنی کردی هەمشە سۆنی 900 کارمەندی پلیستیشنی لە کارەکانی دەرکرد بەهۆی ئەوەیکەوە لە دنیا ڤیدیۆ گەیم هەم زۆربەی هەرە زۆری کۆمپانیاکان توانم بڵێم تەنیا لە ماوەی 2 مانگ ڕابردوو زیاتر لە 7000 کەس و دەڵێن ئێستا نزیک بیتەوە لە 8000 کارمەندی دنیا ڤیدیۆ گەیم لە کارەکانیان دەرکراون کە بەڕاستی شێکی ناخۆشە زۆر ناخۆشە بە تایبەتی ئەو کەسانی وەکو من بەردەوام لە ناو سوشال میدیا لە تویتر لە یەکەس زۆر فۆلۆی ئەو پەرپێدرانەمان کردووە دەبینم کەەوە ئەو دەنووسی من کارەکەم لە دەستداوە ئەو دەڵێ من نازانم چی بکەم ئەو دەڵێ هیوادارم شوێنی دیکەوەرم بگری 900 کەس زۆر سۆنی کە دەری کردیە مەسەن لە مانجی ڕابردوو سەرەتای مانجی 2 مایکرۆسۆفت 1900 کەسی دەرکرد لە هەفتەکانی دیکە چەندی ستودیۆ دیکە کارمەندیان دەرکرد و بێگومان لەم هەفتەیەش سۆنی وەرواتەدی کۆمپانیا دیکەش کێستە باسییان دەکەم کارمەندەکانیان دەردەکەن یەکەم کۆمپانیا نابی و آخر کۆمپانیاش نابی ئەو دەرکردن هەر بەردەوام دەبی هۆکارێکە شێستە باز دەکەم هۆ پێم وایە بە بڕای خۆم هۆکاری سەرەکی چییە کە ئەو کۆمپانیانە ئەو کارمەندان دەکەن چکە دنیا ڤیدیۆ گەیم ئێستا لە حاڵەتی یەکجار باشە لە کۆکردنەوەی پارە و لە فرۆشی یاری بەڵام کێشەیەکی دیکە هەیە کە ئێستا باسی دەکەم بەڵام سەرەتا جێ برایەن سەرۆکی SIE سۆنی اینتراکتیڤ ئینتەرتەینمنت یاخود سەرۆکی پلیستیشن ڕایگەیان دەڵێ گەیشتینێتەوە ئەنجامێکەوە بڕیارە توندەکان ببنە شتێکی حتمی ئەمە شۆکارەکەی بۆ گۆڕانکاریەکانی شێوازی پەرەپێدان و دابشکردن و خستنە بازاری بەرهەمەکانی پیشە سازی ئەلکترۆنیەکان دادەنرێت وە خۆشی خانەنشین دەبێت سۆنی زەرری نەکردی وەکو زەرەر بڵێ هۆکارەکەەوەی بیکە پاریان دەستدایە بەڵام قازانجیان کەم بەوە لە چارێکە ساڵی یاخود سێمانجی ڕابردوو و دەڵێن پێشبین دەکەن تا کۆتای ئەم ساڵ قازانجیان کەمتر ببێتەوە بەهۆی ئەوەیەوە یاری فەرست پارتی بڵاو ناکەنەوە یاریی وەکو گادۆڤار و ئەوانیان نییە بڵاوی بکەنەوە تاوەکو ساڵی داهاتوو کەمبوونەوەی داهات بێگومان
شتێکی خراپە لە بۆ خاوەن پشکەکانی کۆمپانیاکان جا خاوەن پشکەکان بەردەوام پارەیەکی باشتر و باشتریان دەوێت لە کۆمپانیانە بەڵام بۆ ئەوەی تووشی حاڵەتان لە بن دەکەن کارمەندەر دەکەن بەڵام ئەو هۆکاری سەرچی نییە. هەرمن هۆڵز سەرۆکی ستودیۆکانی پلەیستیشن ڕایگەیاندکەوە ئەو دەرکردنە بەشێک لە کارمەندەکانی ئینسۆمنیاکی سپایدەرمانی دەگرێتەوە ستودیۆی گۆرلاک گەیمزی یاری هۆرایزن دەگرێتەوە تەنانەت نایتی دۆک دەگرێتەوە کە یاریەکانی وەکو لاسەڤاس بڵاو دەکەنەوە لەگەڵ داخستنی ستودیۆی لەندەنی پلەیستیشن کە دەتوان بڵن تاکە ستودیۆ تا ئێستا زۆرترین یاری لە بە پلەیستیشن VR دروست کردی وەرەوە یاریشی نوێشیان هەبوو لە بەرەمێنان کەەوە یاریی ئۆنلاینی فانتەسی بوو مەڵتیپلەری فانتەسی بوو وەروەها ستودیۆی دیڤژنیان زۆر بچووکتر کردیتەوە کە بە پێندەنگویەکان بی ئەوان کاریانە سەر یاری تویستە دمێتال دەکرد و جیسن شرایر لە بلومبەرج ڕاگەیاندکەوە یاری تویستە دمێتالیش کانسڵ کرایەوە نادرێتە ستودیۆ دیکە وەروە پێشبین دەکرێت زیاتر لە 6 یاریش کانسڵ کراوی کە تاوە کوێستا ئاشاش نەکراونە یارانە بەڵام لە بەرەمێنان بوون کەچی ئەو یاران هەموو کانسڵ کرایەوە بەهۆی ئەو دەرکردنە سۆنی بەگشتی 8% کارمەندەکانی خۆی لە بواری پلەیستیشن کەم کردەوە جا بابینە سەرەوەی کە پێم وایە هۆکارەکە چییە کە سۆنی ئەو کارە دەکە و زۆربەی کۆمپانیەکانە مایکرۆسۆفتە سۆنیە ستودیۆکانی دیکە ئێستا هەندێک باسییان دەکەم هۆکارەکە بستەگرێتەوە ئیمبریسەرە هۆکارەکە بۆی دەگەڕێتەوە چەند کۆمپانیەک دەستیان کرد بە کڕینی ستودیۆکان ڕاست و چە بەناوکەتن ستودیۆکانیان دەکڕی کاتێککە ستودیۆکان دەکڕی بۆ بیرکردنەوە بیریان دەکردەوە وەکو سەردەمی کۆڕۆنا دەتوانن پارەیەکی زۆر کۆکەنەوە یاریەکان بفرۆشن نازانم قازانێکی خەیاڵی کۆکەنە بەڵام کە ستودیۆ دەکڕی کارمەند لەگەڵ خۆی دەینی جا کاتێککە تو دەبی موچەی و کارمەندانە بدەیت و دروستکردنی یاریەکانیش 5 ساڵ 6 ساڵ دەخەیانی وتە کاتێکی یەکجار زۆری دەوێت کاتاوەکو ستودیۆیەک بتوانانی یاریێک دروست بکە واتە کۆمپانیەکان پارەیەکی زۆر لە ستودیۆیەکان خرج بکەن بۆ ئەو یاری دروست بکەن کاتێک یاریەکەش بڵاو کرایەوە یاریەکە سەرکەوتو دەبی سەرکەوتو نابی بۆ منە یاری چۆکو سپایدەرمان 2 کە 300 میلیۆن دلاری تێچوە ڕاستە یاریش زۆر سەرکەوتووە 10 میلیۆن کۆپی لێفرۆشاوە سپایدەرمان بۆ گشتی 50 میلیۆن لێفرۆشاوە اینجا ستودیۆی بەرەمێنەرانی ئەو یاریەیەکە وەکو سپایدەرمانی یاری ستودیۆ ئینسۆمنیاک تووشی لە دەستدانی هەندێک کارمەند هەر بوون چونکە بزنسەکە تەقبوڵ شتە ناکە بەڕاستی بەداخەوە نامەوە قسە بکەم بەڵام سۆنی و مایکرۆسۆفت دوو کۆمپانیای زەبەلاحن هۆکاری سەرچین بۆ دەرکردنی هەموو کارمەندانە نەک تەنیا لە کۆمپانیەکانی سۆنی و مایکرۆسۆفتی بەڵکو لە گشتیش لەناو بزنس لەناو بازرگانی ڤیدیۆ گەیم بەتایبەتی مایکرۆسۆفت کە تۆنێک ستودیۆی کڕی ئێستا بەشێکی زۆر لەو ستودیۆیانە هەندێکیان دەیانەوێت جیا ببنەوە کە ئێستا هەندێکی دیکە لە هەواڵەکانی کەس بۆ کەس باسی دەکەم کڕیان بەڵام ستودیۆکان جیا دەبنەوە ستودیۆ بە تەنیا دووبارە نەفسی بەزم دروست دەبتەوە و جاران دێتەوە و بەشەش زۆر کارمەندانەش بێ ئیش بوون یعنی کەس قازانج ناکە لە کڕینیەوە هەموو کۆمپانیایانە و ستودیۆیانە و بەشەش زۆری کارمەندەکانیش دەردەکەی و بەشەش زۆر ئەو یاریانە هەر بەرهەمیش نایە ئەی بۆچی دەیان کڕن بۆچی خۆتان گەورە دەکەن بەڵام دواتر کارمەندەکان دەردەکەن بەشێک لە ستودیۆکان بەڕێ دەکەن خۆتان بچووک دەکەنەوە دووبارە ئەو حرەکەیە پێم وابێ حرەکەیەکی زۆر گەمژانە بوو زۆر بێعەقلی بوو وایە کرد دنیای ڤیدیۆ گەیم بە تەواوەتی بشڵەژێ و بازرگانی ڤیدیۆ گەیم باتە قۆناغێکی مەترسیدا بەڕاستی هەرچەندە جیهانی ڤیدیۆ گەیم هەر سەلامەتەوە و جیهانەکە باسی بکەم لە ڕووی بڵاوکردنەوەی یاری هەر بەردەوام دەبن و پارە هەر کۆ دەکەنەوە و یاری زۆر ناوازەش لە ڕێ ئەوە لە هیچ دانیە بەڵام بەگشتی زەرێکی گەورە لە بەتایبەتی لە پەرەپێدرەکان دەدەن ئەو کەسانی کەەوە یاریەکان دروست دەکەن وەروەها بەرامبەر بەگی مەرانیش جەوێکی نێگەتیڤ لە دنیای ڤیدیۆ گەیم دروست بووە کڕینی ئەومە کۆمپانیا پێم وابی شتێکی زۆر گەمژانە بوو لە ڤیدیۆەکانی پێشتریش باسم کردێکەوە پێم خۆش نییە هیچ کۆمپانیایەک ستودیۆی زەبەلاح بکڕێت لەبەرەوەی بەشەش زۆر کارمەندەکان دەردەکرێن لەبەرەوەی موچەیان پێ نادرێت لەبەرەوەی 5 ساڵ دێت تاوەکو یاریێک دروست بکەن و یاریەکە سەرکەوتوش نەبێت کێشەیە بەڕاستی هەرچەندە ئێستا بۆ نمونە ستودیۆی گۆرلاک گەیمزی پلەیستیشن یاری هۆرایزن دروست دەکات کە نزیکەی 200 میلیۆن دلار تێچووی بووە هۆرایزن باوەڕ ناکەم زیاتر لە 10 میلیۆن کۆپی یاخود 15 میلیۆن کۆپی لێ بفروشێ وەکو سانتامۆنیکانیە سانتامۆنیکا هیچ کارمەندەچانێ دەرنەکرێ و تەنانەت هەلیکاریشان بڵاو کردەوە لە بۆ هێنانی کارمەندی نوێ ئەو سانتامۆنیکا کاریش هەر سەڵ بە سۆنی پلەیستیشنە کە یاری گارۆڤار دروست دەکات لەبەرچی لەبەرەوەی یاری گارۆڤار زۆر سەرکەوتووە ڕاستە بەقەدەر GTA زۆر نافرۆشێ بەقەدەر یاری چۆکو پاول وۆڵد نافرۆشێ بەڵام سەرکەوتووە گەیمەرێکی زۆری هەیە و بەردەوام کارمەندیش زیاد بکەن کێشەیان نابێت تا حەدێک تاوەکو فەڵتێک دەدەن تاوەکو یاریێک زۆر نافرۆشێ کە یاریێک زۆر نافرۆشێ تێچۆکەی خۆی ناینتەوە سۆنی یاخود مایکرۆسۆفت یان کۆمپانیاک خاوەنی ستودیۆ بیر دەکات دەڵێ باشە من 5 ساڵی دیکە دەبی پارە لەو کارمەندانە خەرج بکەم یاریچکە دروست بکەن جاو یاریە
سەرکەوتو دەبی یاخودنا و پارێم دەگەڕێتەوە یاخودنا بۆیە هەندێک لە کاربندەکان کەم دەکەنەوە بۆی موچەدان کەمتر بکرێتەوە مەسروفیان کەمتر بکرێتەوە تەنانەت دەڵێ لە بەشێک لە ستودیوەکانی پلیستیشن و ستودیوەکانی مایکرۆسۆفت ئێستا گەشتیش کەمتر کرێتەوە مەسەلەن کارمەندێک لە فلان کۆمپانیا بستە فلان کۆمپانیا لە ناو ستودیو لەو ستودیو بستە و ستودیو لەو شارە بستە و شارە بۆ ئەوەی مەسەلەن لە کارەکەی خۆی لە ناو ستودیوەکانی مایکرۆسۆفت یان پلیستیشن دەڵێ گەشتیشیان کەمتر کردەوە تاکو پارەی تکتی تیارە ئەوانش زیاتر خەرج نەکرێت تەنانەت نەخواردن کەمتر کراوەتەوە لەسەر حسابی ستودیوەکان ئەواتە بەگشتی نانێ پارە لەدەست بدەن چونکە سەردەمی کۆڕۆنا نییە کارانتینیە 2020 نی خەڵک لە ماڵەوە بی تەنیا یاریەکان بکرێت ساغڵ دێتە دەرێ خەڵک ژیانی یاسایی خۆی دەکە هیچ کەسەش ئەو کاتەی نیە ئەو هەموو یاریە بکڕێت مشکلەکە ئەوەی هەموو کۆمپانیاکان هەموو پارەکەیان دەوێت هیچ کۆمپانیایەک نییە بڵێ پێمامی تەنیا نیتندۆ یعنی نیتندۆ کۆمپانیاکەکەەوە هەموو پارەکەی ناوێت تەنیا دەیەوێت کارێک لە بۆ نیتندۆ دروست بکە بڵاوی بکاتەوە قازانزی لێ بکە و خلاص بەڵام سۆنی مایکرۆسۆفتە یاخود EA یاخود ئیمبرەیسەرە یان هەندێک یوبیسۆفتە کۆمپانیەکانی دیکە گەمژانە بیر دەکەنەوە کەوا دەبی ببنە گەورەترین و گەورەترین و گەورەترین و گەورەترین کە ناژبن خۆیان بچوک دەکەنەوە دووبارە بەدەرکردنی کارمەندە بە داخستنی ستودیوێ بە دەرکردنی هەندێک ستودیان لێبوونەوەی هەندێک ستودیوە وا دەکەن کەوا جیهانەکە بەگشتی تێک بچین زۆر دڵگرانم دووبارە پێم ناخۆشە بەڕاستی ینی 1900 کاربندەکەی مایکرۆسۆفت و 1900 سۆنیش وە بەگشتی نزیکەی 7000 بۆ 8000 کەس کاریان نەدەزار دنیا ڤیدیۆ گەیم کار شتێکی باش نییە دڵخۆش نیمە بەڕاستی بە هەواڵە بەڵام بەشەی زۆری ئەو سۆنیۆ کاربندانی دەری کردوون پەیوەندیان بە مۆدی ئۆنلاین یاریەکانەوە هەبووە پەیوەندی بە ماڵتی پلەیەرەوە هەبوو هەرچەندە هیوادارم ئەو قسەی ڕاستبی هەرچەندەوە بە فەرمینێت هەنێ جیسن شرایر باسی کردیە هیوادارم ڕاستبی یانی سۆنی زیاتر بیر لەوەی بکاتەوە کەەوە یاری سینگل پلەر زیاتر دروست بکە هیوادارم هەرچەندە هەرمن هۆستش باسیەوەی کردکەوە بۆ ئەوەی بتوانین دووبارە خۆمان ڕێکخینەوە یاری باشتری سینگل پلەیری ناوازەی خۆمان دروست بکەین پێویستمان بۆ گۆڕانکاریانە هەبوو هیوادارم یاریێکی گەورەتر و باشتر و نرم گەورەتر بەڵام یاریێکی ناوازە ببینین لە سۆنی لە ماوەیەکی نزیک بینە لای پلیستیشن پۆرتال ئەو ئامێرەی پلیستیشن کە ریمۆت پلەیەرە لە مقابلەیەکی لەگەڵ وبسایتی گەیم فایل ڕاگەیاندکەوە ئەوان بەگشتی کۆمپانیا سۆنی سوپرایز بوو بە سەرکەوتنی پلیستیشن پۆرتال پێیانوانە و بەو شێوازە بفرۆشێ بۆیە ژمارەیەکی کەمیان دروست کرد لە بۆ بڵاوکردنەوەی چکە پێیانوانە بۆ شێوەی سەرکەوتوبی بەڵام زیاتر لە چاوەڕوانەکانی ئەوان سەرکەوتوتر بوو کە ئەوەش مانای ئەوەی دەدەکەوە سۆنی لە ڕێگەی و ئامێرەوە تۆزێک بازاری هاندهێڵی تاقی کردو کە بزانی ئایا بازاری هاندهێڵ لە بۆ پلیستیشن هێشتا مایە خودنەوە پێرسیکەوە زۆر باشبی و زۆریش مابی و بێگومان ئەوە وابیر مەکەنەوە وابیر ناکەمەوە کەەوە ئەو قسێمانای ئەوە بیکەوە پلیستیشنی PSP نوێ PSVT نوێن بەم نزیکانە دەبیری بەڵام دەنگۆ هەیەکەوە لە ساڵی داهاتوو یاخۆ لە 2 ساڵی دیکە پلیستیشن ڤیتا یاخ PSP ناوازە ببینکەوە یاریەکان لەسەر داڵۆن تیم نینجا لەگە پلیستیشن ڤیددیۆیش نوێیان بڵاو کردە بۆ یاری Rise of Ronin کە باسی هەردوو دەرهێنەر پرۆدوسەری یاریەکە باسی گیمپڵی و هەندێک لە وردەکاری جیهانەکە و شێوازی گەیمپڵی و ئەو چەکانێک ئەو ئەسلی حوچەکانێکە بەکاردێ و شم شرانە کە تانیانێ بەکاردێ وەروە پێویستە گەیمەرسی بکەوچینەکە بە شێ ڤیددیۆیەک بڵاو بکرێتەوە کە دەتوان لە ئۆنلاین ئێستا لە یوتیوب بەردەستە توان سەیری بکەن ئابراسی جوانە من حەز دەکەم بنەوە بگمانەوە یاری لە ڕۆژەکەم تاقی دەکەمەوە چکە زۆکەیفم بە ئەفسانەی ناخ ئەفسانەی ینی بابەتی ژاپۆنی و ساموڕای و شمشێری کەتانە و ئەو شێوەی یاریشی وەکو یاریەکانی وەکو گۆسە سوشیما و ئەوانە زۆرم حەز دێسە و Rise of Ronin لە ڕۆژێکم تاقی دەکەمەوەش لە مقابلەیەکی نوێدا نیل دراکمن دەرهێنەری یاری Last of Us Uncharted و یەکێک لەو پەرپێدەرانەی کەەوە کاتی خۆ لەسەر یاری کراشش کاری کردی کەسێکی بەناوبانگە لە دنیای ڤیدیۆ گەیم یەکێکە دەرهێنەر هەر ناوازەکان ڕێگەیاندیەکەوە دەڵێ پێی وان نییە بتوانێت یاری دیکەی گەورە دروست بکە یاخود چەندین یاری گەورەی تێدا نمایەتەوە بەرهەمی بینێن بیرەوە دەکاتەوەکەوە لە دوای ئەو یاری داهاتوو لەوانەیە خانشین بی یاخود ڕۆڵەکی دیکە لە ناو کۆمپانیاکەی خۆی وەربگری کە ستودیۆی نایتی دۆگە لە بە پلیستیشن کار دەکەن بەهۆی ئەوەی کە سترێسەکی زۆر گەورەی هەیە لە دروستکردنی یاریەکان بە تایبەتیش دوو یاری ڕابردویان Uncharted 4 و یاری Last of Us Part 2 یاری زۆر زەبە لاعمون لە بەهۆ نایتی دۆگ کێشیان زۆر بوو لە بەرەمێنان بەڵام توانیان یاریەکە زۆر باشی دروست بکەنسەوە بێگومان هەموو کەسێک و نیل دراکمان خۆش ئێستا ئەویش بەرهەمێنەری بەرزی دومی زنجیری Last of Us لە بۆ HBO هەرخۆشی بەشدارە تێدا بۆیش لەوانێ بڵێم ئەو هۆمەسترێسی کە تێدا و کابرای ئێستا حالیان وەروە کێشەکانی یاری Last of Us 2 کە بڵاو کرایەوە بەهۆی ئەو سپۆیلەرانەی بڵاو کرایەوە بەهۆی ئەو هێرشانەی لە ئۆنلاین کراسە ئەو کابرای بەهۆی
دەستکاریکردنی ژیانی کەسێکی کاراکتەرێکی ناو یاریەکە کە باز ناکەم کێشەی زۆر دروست بوو بۆ ئەوسترێسە ئاساییە دانی دەری ببڕێت تێدەگەین یاریشی نوێی زۆمبی VR بڵاوکرێ خۆ ئاشکرا کرا بە ناوی زۆمبی ئارمی VR کە یاریشی زۆمبی ئارمی یاریشی بەناو بانگن بە شێوی VR دروست دەکرێت لە بۆ PlayStation VR 2 PC پێماوی بڵاو دەکرێتەوە بەڵام هێشتا بەروارمانیان تەنیان لەم ساڵ بڵاو دەکرێتەوە و یاریەکە لە بۆ مەتە کوێستیش بەردەست دەبێت ستودیۆی Arrowhead دروستکەرانی یاری سەرکەوتووی Helldivers 2 بە فەرمی ڕانگەیاندکەوە سێڤەرەکانیان کردی تا 700,000 کەس 700,000 کەس جێگەی دەبێتەوە لە سەرفەری یاریەکەدا وەکو یاری بکەن بەڵام دەڵێ ئێستاش کێشەی ماکس ئاوتمان هەیەوەتە ئێستاش خەڵکەکی زۆر لە پاشەوەی کریتیان 700,000 کەس هێشتا کێشەی بەردەستبوونی سێڤەریان هەرمایە لە بەرەوەی یاریەکە زۆری دەفرۆشایەوە زۆری سەرکەوتووە کە پێشبین دەکرێت زیاتر لە 2 میلیۆن کۆپی دەفرۆشابی لەسەر PlayStation 5 و PC جا 700,000 کەس بێگومان ناکاتە 2 میلیۆن هۆکارەکە چێ بێگومان هەموو کەسێک لە هەموو یەکاتدا ئۆنلاین نابی وەرەوە 700,000 کەسە بەگشتی هەردوو سێڤەری دەگرێتەوە PlayStation و ستیمی دەگرێتەوە تا 350,000 بە 350,000 جا بێگومان لە 2 میلیۆن کۆپی دیارێکی فرۆشتبی 350,000 لەسەر PlayStation 350,000 لەسەر ستیمی بێگومان ماکساو دەبی و یاریەکە زۆر سەرکەوتووە زۆر بە چێژبەخشە من خۆم یاریەکە دەکەم دەکەم ئەگەر ئەو کەسانی حەزیان لێ لەو جۆرە یاری ئۆنلاینانەیە تاقیکەنەوە من خۆم سوپرایز بم ڕاستی من بەتەمانە ئەو یاری هەر بشکەم بەڵام بەهۆی ئەو سەرکەوتنە گەورەی وتم تاقیکەمەوە وەستا ئاڵ دەیبوو بە فەرمی سۆنی ڕاگەیاندکەوە سەپۆرتی PSVR 2 دەکەن لە بۆ PC واتە ئەو کەسانی کۆمپیوتەریان هەیە لەمە دووە لە داهاتوو بتوانن بە VRەکەی PlayStationی یاریەکانی VR لەسەر کۆمپیوتەر تاقیب کردن و نەکتەنیا لەسەر PlayStation واتە لە بۆ PlayStation و PC بێکەوە ئەنجام بدرێت جا ئەوە شتێکی زۆ گرینگە بەڕاستی چکەشتێکی زۆ خۆشە بۆ کەسانی کە VRێک دەکڕن بۆ PlayStation 5ەکەیان ئەگە کۆمپیوتەریان هەبی لە ماڵەوە دەتوانن یەکسان لەگەڵ کۆمپیوتەرەکە کۆنێکتی بکەن و یاریەکانی VRی سەر کۆمپیوتەریش لەسەر PlayStation VR 2 تاقی بکەنەوە کەشتێکی مهمە هەیە بەڵام هێز و پاوەرەکە بێگومان لە کۆمپیوتەرەوە دەنەگل بەخۆی چکە هێدسێتەکە بەخۆی هێز و پاوەری نییە چکە لەسەر PlayStation 5ش هێز و پاوەرەکە لە PlayStation 5 وەردەگری خۆی زیاتر وەکو شاشەیەک و شاشەیەکی VR و هەندێک تەکنۆلۆژی VR تێدا لەگەڵ دەستکەکان سوودی لێ وەردەگری هەرچەندەوە خەبەرێکی دڵخۆشکەرە بەڵام خەبەرێکی دڵگەرمیشە ئەوە خبرش تۆزێک ناخۆشە لە بەرەوەی خەڵکی دەڵێن ئۆکێ ئەگەر سۆنیە و کارە بکە کەواتە لەوانەیە بەیەکجاری یاریەکانی PlayStation VR 2 کەمتر بکرێنەوە وە سۆنی دەیەوێ ئەو کەسانی کە PlayStation هێدسێتی PSVR 2یان هەیە بەسەن بڵێن یاری بڵاو ناکرێت و نازام سلۆخانە سەر PC یاریەکان تاقیکەنەوە واتە سەپۆرتی خۆی کەمتر دەکاتەوە لە بۆ بەشی VR بەگشتی لە بەرەوەی ئەوەی دەداتە جەماعەتی PCش نەکتنیا لەسەر PlayStation بەردەست ئۆکەی بینە سەر هەواڵەکانی یاریەکان و بێگومان گەورەترین هەواڵیشمان GTA 6 ڕۆکستار بێگومان بینە لە ڕۆکستاری لە مێژە باس ڕۆکستارم نەکردی و باس GTA 6 نەکردێ ڕۆکستار لەم هەفتەیە بە کارمەندەکانی خۆی وتووە وەرنەوە کۆمپانیا بێنەوە ئۆفیسی سەرەکی دەبی کار بکەن نابی لە ماڵەوە کار بکەن و بەلایەنی کەم دەبێ هەفتەی 5 ڕۆژ کار بکەن چونکە ئێستا لە دوا قۆناغی بەرەمێنانی یاری GTA 6 ئەو هەواڵە لە ڕێگەی بێگومان جیسن شرایری بەناو بانک بڵاو کرایەوە و جیسن شرایر دەڵێ کارمەندەکان بەو هەواڵە دڵخۆش نین لەبەرەوەی لە پاش سەردەمی کۆڕۆناوە بەشێکی زۆر لەو کارمەندانە وا فێربوون وا ڕاهاتوون و ڕۆکستاری جوار ڕێککەوتی لەگەڵکردوون لە ماڵەوە کارەکانی خۆیان بکەن کۆمپیوتەریان هەیە لە ماڵەوە بە شێوەی ریمۆت بە شێوەی ریمۆت وەرک دەتوان لە ماڵەوە کارەکانی خۆیان بکەن و بە شێوەی ئۆنلاین لەگەڵ ڕۆکستار بێکەوە کار دەکەن بەڵام ڕۆکستار دەڵێ ئەمە لە سینە قۆناغەکانی کۆتایی بەرەمێنانی GTA 6 بۆیە پێویستە بێنە ئۆفیس بەلایەنی کەم هەفتەی 5 ڕۆژ دەوام بکەن هەرچەندە پێشتر وابوو بەڵام لە پاش کۆڕۆنای تۆزێک ئەو ریمۆت وەرکیان بە شێوەی ئۆنلاین کارکردنە تۆزێک بەناو بانکتر بوو بەڵام ئەو هەواڵەتی دڵخۆشکەر هەرچەندە لە بۆ کارمەندانە ناوانەیە زۆر خۆش نەبی بستنە کۆمپانیا کار بکەن حەزیان لە مارە کار بکەن تەمبەرن بەڵام لە بۆ هەوە گەیمەران هەواڵەتی دڵخۆشکەرە لەبەرەوەی ئەوە پژاز دەکاتەوە کەەوە یاری GTA 6 لەوانەیە لە سەرەتای ئەگەرەکانی بڵاوکردن GTA 6 لە سەرەتای 2025 زیاتر و زیاتر دەکات چونکە دوا قۆناغ زۆر مهمە لاسترێج بزەبت وشەکە وایە لاسترێج of work یاخود لاسترێج واتە قۆناغی پاکردنەوەیە قۆناغی چارسەکردنی کێشۆشتەکانە ئەگەر دواخانێکی گەورە ڕوونەدا مەسەرنەکەی هاریەکە دوا نەخرێ بۆ چەند مانگێک منەکو خۆم پێشبین دەکەم لە مانجی 1 بۆ 3 2025 بڵاو بکرێتەوە هەرچەندە باشترین کاتە بۆ بڵاوکردنەوە GTA 6 وەکو کۆمپانیا وەکو بزنس
پاییزی 2025 بەڕاستی لەبەرەوەی خەڵکی زیاتر لەسەری ساڵان شت دەکڕن بەڵام ئەگەر لە سەرەتای 2025 بڵاوکاتەوە ئەو یاری ئەوەندە زەبەلە هاوندە بەناوبانگە خەڵکی بێگومان ملیۆنان کۆپی هەلێ دەفرۆشێ و لێ دەکڕن کەواتە دەتوانین بڵین دڵخۆشی گەرست دوا قۆناغەکانی بەرەمێنانی یاریەکە لەوانەیە زۆر باشی بڕوا بەرەمێنانی و لە سەرەتای 2025 بێگومان مەمنونی لە سەرەتای 2025 بڵاو بکرێتەوە ڕۆکستار کەمان بەڵام ئەگەر بستە ناوەڕازیان کۆتاییش بێگومان یاریەکە هەر دەکڕین بەو گەیمەرانەی لە مێژە چاوەڕوانی یاری Call of Duty Warzone لە بۆ مۆبایل و بە فەرمی ئاشکراکرێکەوە یاریەکە لە 21 سی 2023 واتی یەکەم ڕۆژی نەورۆز یاریەکە لەسەر مۆبایل بەردەست دەبیت لە ڕێگەی iOS و بێگومان ئەندروید و تڕایدەرەشی نوێشان بە بڵاو کردەوە Warzone مۆبایل یاریی بێگومان یعنی پێویست ناکە باس بکەن Warzone ئیدی Warzone 100 کەس 150 کەس چەندە ناو نەخشەی یاریەکە و ڤێرسناکی تێدا ڤێرسناکە ڤێرناسکە چیە نەخشە بەناوبانکە تێدا ویدیۆشتانە دڵخۆشم 120 کەس دەتوانانی یاریەکە بکە لەسەر مۆبایل کە ژمارەیەکی باشە دڵخۆشم بەو کەسانی کە لە مۆبایل یاری دەکەن بۆ ناسە ئایپادە مۆبایل هەر شتێکە من خۆشم تاقی دەکەم بزانم وارزۆنی مۆبایل چۆن دەبی بەڵام هیوادارم لە کوردستان دووبارە وەکو جەماعەتی PUBG پێشتر چۆن شتێکتان دروستکە لە کوردستان کە پێدەوترا گەیمینگ لە کوردستان لە بۆ یاری ئۆنلاینەکان حەز دەکەم لە وارزۆنیش دروستی بکەن دووبارە چەندە من حەز ناکەم زۆر یاری مۆبایل بکەم بەڵام حەز دەکەم دووبارە ڕۆژانە ببینمەوە کەوا گەیمەران زیاتر و زیاتر باسی یاریەکان دەکەن ئۆکەی بینە سەر هەواڵە گرینگەکەی ئەمڕۆ کە من زۆر دڵم پێی خۆشە لەبەرەوەی من هەوادارێکی سەرسەختی یاری باتڵفیلدم تۆم هیدرسن لە وێبسایتی ئینسایدر گەیمینگ ئەکسکلوسیڤێکی بڵاو کردەوە تە هەواڵێکی تایبەت بەخۆی لەبەرەوەی ڕاستەوخۆ قسەی لەگەڵ کۆمپانیا کردەوە هەندێک زانیاری نوێی وەرگرتووە تایبەت بە یاری باتڵفیلدی داهاتوو باتڵفیلدی داهاتوو بەپێی قسەکانی تۆم هیدرسن بی لە 2025 لە پاییز 2025 بڵاو دەکرێتەوە تا ساڵی داهاتوو و یاریەکە باسی سەردەمی 2025 تاوەکو 2030 دەکات باش سەردەمی ئێستا نزیک لە ئێستا دەکات و یاریەکە مۆدێرنە و یاریەکە دوو مۆدی سەرەکی دەبی مۆدی مڵتیپلەیەر وەروە مۆدی باتڵ ڕۆیاڵەکەش یا شوی وارزۆی دەبی بە خۆڕایی دەبی وەتا هەموو کەسێک دەتوانێت بە خۆڕایی تاقیم کاتەوە ئەگەر یاریەکەش نەکڕیم بەڵام زانیاریمان زۆر نییە لەسەرەوەی بە خۆڕایەکە چۆن دەبی وەروە زانیاریمان هەیە لەسەر نەخشەکان هاوشێوەی یاریە بەناوبانکانی باتڵفیلد نەخشەکان لە 64 یاریزانی پێکدێن ماچەکان 64 یاریزان دەبن 32 بەرامبەر 32 لە نەخشەی گەورە و زەبەلا بێکەوە بە شەڕ دەکەن و دەڵێ سیستمی دیستراکشن واتە سیستمی تێکشکانی باڵەخانە و ماڵ و شوێنەکان زۆر بەقوەتر و ناوازەتر دەبی وردەکاری زیاتر دەبی و دەڵێن ئەو جارە نیانەوێ بەڕاستی نیانێ فەڵتەی گەورە بدەن وەکو باتڵفیلدی 2022 ئەو جارە دەیانەوێت باتڵفیلدێکی ناوازە بڵاو بکەنەوە هیوادارم چونکە لە باتڵفیلد سواری 3 زۆر سەرکەوتوو بوو یعنی یەکجار ئۆنلاینەکەیان زۆر سەرکەوتوو با ستۆریەکان ناکەم بەڵام ئۆنلاینەکە یەکجار سەرکەوتوو باتڵفیلد 1 یەکجار سەرکەوتوو بوو باتڵفیلد 5 زۆر سەرکەوتو نەبوو بەڵام وتمان ئۆکەی هەنگاوێکی هەڵە بوو بەڵام چا دەکرێتەوە لە باتڵفیلدی 6 یانە باتڵفیلدێکی دیکە بەڵام باتڵفیلدی 2022 بڵاوکرێەوە کارە ساتێکی مرۆیی بوو کارە ساتێکی ناویدێنانێم قەزاوقەدەر لەبەرەوەی قەزاوقەدەر نەبوو ئەو یاریەوە شکستێکی گەورەینە لەبەرەوەی پەلیان لە یاریەکە کرد و یاریەکە ئامادە نەبووە دیزاینی یاریەکە زۆر باش نەبوو بەڵام ئەم جارە هیوادارم ناوی لێ بنێم باتڵفیلد 6 هیوادارم پلیس ناوی لێ منێن باتڵفیلد 2025 ناوی لێ منێن باتڵفیلد 2030 یان باتڵفیلد شتیکە تکایە بە ژمارە بڕۆن زۆر سەرکەوتو دەبن باتڵفیلد 5 هەبوو ئەو جارە بە باتڵفیلد 6 بی و هیوادارم و یارە سەرکەوتو بی چونکە من Call of Duty دەکەم خۆشم دەوێت هەموو ساڵێ دەکەم بەڵام ئەو ساڵ نەمکرد لەبەرەوەی ئەو جارە کارەسات بوو ئیوەی نەو پارەی پێ بدەم بەڵام Call of Duty زۆر خۆش دێ بەڵام باتڵفیلد کارەساتە لە چێژ بەرگرتن بە تایبەتی یاری باتڵفیلد 1 باتڵفیلد 4 زۆر چێژم نیانوەگرتو هەم لە ستۆریەکان و هەم لە ئۆنلاینەکەش ئینشاڵڵا زۆر سەرکەوتو دەوێت بەڵام هەموو شتێک لە جیهانی ڕەنگاوڕەنگ نییە هەموو شتە خۆش نییە بەڵکو یەیش لە پاش پلەیستیشنی ڕاستەخۆ ڕایگەیاندکەوە 105 کارمەندەکانی خۆی لە کۆمپانیەکان و ستودیۆکانی EA دەردەکرێن کەوا نزیکەی 670 کەسێکن EA بە فەرمی ڕاگەیاندکەوە 105 دەردەکە کە 670 کەسن و بەگشتی کۆمپانیاکە خاوەنی 13400 کارمەندە و دیارەوێ بۆ ئەوەی دووبارە هەیکەلی کۆمپانیاکە خۆیان ڕێکخەنەوە 670 کەس دەردەکەن و 670 کەسش لەگەڵ داخستنی ستودیۆی ئەوەی کەوا مۆدی چیرۆکی لە بۆ باتڵفیلدی نوێ دروست دەکرد هەرچەندە ئەو ستودیۆ دەمینێ ئەنی ئەو مۆدە دەمینێتەوە ستودیۆشی دیکە دروستی دەکات بەڵام ستودیۆکە دادەخەن وەروە
EA دەڵێ چی دیکە عنی دەڵێت چی دیکە ئەوەندە فۆکس ناخەنە سەر ئەو یاریانە لە بۆ کۆمپانیەکان کە دروستی بکەن وەکو Star Wars بۆ نمونەکە خاوەنەکەی EA نییە خاوەنەکەی دیزنیە بەڵام EA بۆیان دروست دەکەن ئەوان زیاتر فۆکس دەخەنە سەر ئەو یاریانەیەکەوە EA خۆی بەرهەمیان دێنێ بۆ منە یاری وەکو فیڤایە باتڵفیلدە ئەو زۆرە یاریانە EA زیاتر فۆکس دەخەنە سەر ئەو یاریانە کا پێم وایە شتێکی باش هەرچەندە بۆ Star Warsەکەی پێم ناخۆشە بەڵام پێم باشە زیاتر فۆکس بخات سەر یاریانی خۆی بەڵام پێم ناخۆشە کە 670 کەس بێگومان کاریان لەدەستداوە. تۆم هیدلسن لە وێبسایتی ئینسایدر گەیمینگ ڕاگەیاندکەوە EA یاری ماندەلۆریانەکەی EA کانسڵ کرایتەوە واتە ئەو یاری کە لە هەفتەی ڕابردوو بێن دۆفتی پێش شێستا دەقریبان باسمان کردکەوە یارێکی Star Wars لە جیهانی ماندەلۆریان لە بەرەمێنان لەلایەن EA دەڵێ ئەو یاری بەتەواوەتی کانسڵ کراوە لە ستودیۆ ریسپاوند ئیدی کاری لەسەر ناکرێ و ریسپاوند خەریکی یاریشی دیکە دەبی کە تایبەتە بە EA خۆیتی نیسندۆ لەم هەفتەیە بە فەرمی ڕاگەیاندکەوە دەستنە دادگا و تۆمەتی یاساییان لە دژی ئیمیلەیتری یوزوو تۆمار کردووە بەهۆی ئەوەی کەەوە یاری زێڵدای نوێیەکە زیاتر لە 1 ملیۆن جار پێش بڵاوبوونەوەی یاریەکەش لە ئۆنلاین زەی پێکرا و 1 ملیۆن کەسی شتوانیان یاخود 1 ملیۆن جاریش داڵۆند کراوە لەسەر ئیمیلەیتەر تاقیکرایتەوە ئیمیلەیتەری یوزوم کە من بخۆ بەکاردێنە سەستیم دێکی توانی یاریەکانی نیتندۆی پێ بکەی لەسەر کۆمپیوتەر کە ئیمیلەیتەرێکی زۆر بەقوەتە لەبەری نیتندۆ ڕێگە نادا لەسەر کۆمپیوتەری یان لەسەر ئامێرێکی دیکە یاریەکانی نیتندۆ بکرێ بەڵام سەرکەوتووە بۆیە پێگومان هەر ڕۆژەکەمان دەشمان ڕۆژێک دێتن کەەوە مثلەن نیتندۆ دەستە دادگای لە دژی یوزووی بەڵام هۆکارەکە زیاتر بۆی دەگەڕێتەوە بەڕای من نیتندۆ دەیەوێ سویچ 2 بەشەیەکی بەقوەت ئاشکرا بکە هێز و توانیان زۆر یەوێ خەڵکی منەتیان بە یوزووی نەبی بەڵام یوزوو هەردەمینێتە لەگەڵ هیچدانە چونکە ئیمیلەیتر هەردەبین ڕێمەدی بە فەرمی ڕاگەیاندکەوە مافی بەرەمێنان و بڵاوکردنەوەی یاری کۆنتترۆل لە کۆمپانیای 505 دەکردنەوە 55 گیمز و بەبڕی 7 ملیۆن یۆرۆ کە پالێکی زۆر نییە بەڕاستی بەڵام دڵخۆشم کەەوە ستودیوەیەکی و لەو شێوازەی وەکو ڕێمەدی بۆیە من دەڵێم ستودیەکان دەوی بە تەنیا هەبن ستودیەکی وەکو ڕێمەدی بە تەنیا ببینێتەوە کەس نەیکڕی خۆشی خاوەنی ئایپەکانی خۆبی بە خۆشی یاریەکان لە هەموو شوێنێک بڵاو بکاتەوە سە پلیستیشن بڵاو کاتەوە بڵاو بەو شێوەیە جیهانی ڤیدیۆگەی نستە پێش نەک سۆنی خاوەنی هەموو ستودیۆکی بی نەک مایکرۆسۆفت خاوەنی هەموو ستودیۆکی ئەوە ڕێگایکی زۆر باشە یاری سوسای سکواد کڵ شکستی هینێ ئەومان دەزانین بەڵام تازە بە تازە جەماعەتی وەرنەر برۆس خاوەنی ئەو یاریایی کۆمپانیایکەوە خاوەنی ستودیۆ ڕۆکستدیە و پارەیاندایە لە بۆ دروستکردنی ئەو یاری لە ڕۆکستدی دەڵێ لە چاوەڕوانیەکانمان کەمتر بووە لە ئاس چاوەڕوانیەکانمان نەبووە بێگومانە تو بە ستودیۆیەکی ناوازەی دڵخوازی هەمووان ڕۆکستدی بڵێ یاریی لایف سرویسر لە بۆ دروست بکە یاریی ئۆنلاین لە بۆ دروستگە بێک باش کەس دێنی وەکو وایە بچی بە سانتا مۆنیکای برێ وەرە یاریی ئۆنلاینی مەڵتیپلەری تاقیکەر بنە بۆ دروست بکە کابرا ئیشوی دروستکردین کالۆڤار و یاری ستۆریە تاقیکەری ئۆنلاینە بۆ دروستکەم بێک ماوای لێدە وەرزی یەکەم یاری سکۆڵم بەونز ئاشکرا کرا کە سیزنیەکەم چەند نیشتی تێدایە بەڵام بەگشتی و یاری زۆر سەرکەوتوو نییە و خەڵکەی زۆر ژێنە ڕازیە تەنانەت وای لێ هاتووەکەوە خەڵکی لە ستیمی زیاتر یاری ئەساسن کریت بلاک فلاجی دەکەن لەوەی سکۆڵم بۆنزی بکەن هاوشەوەی سوسای سکوادی خەڵکی گەڕانەوە باتمانە کۆنەکان لەوەی سوسای سکوادی بکەن دەنگۆیەکی دیکەمان هێدوو بار لەسەر سویچ دوی کام جارە دەڵێن لە مانجی ئازاری 2025 واتە لە مانجی سی 2025 بڵاو بکرێتەوە ناشانەوێت زیاتر لەوەی دوا بخرێ و دەڵێن پێشبینی بکەن لە ماچنشدا ئاشکرا بکرێت و نیتندۆ بە فەرمی یاری پۆکیمۆن لەجنز Z2A ئاشکرا کرد و یاریەکە بە فەرمی لە 2025 بڵاو دەکرێتەوە هەندێک زانیاری نوێمان لەسەر یاری نوێیەکەی گرەی زۆن وۆرفێر بەرز کە من بەڕاستی لەم هەفتەیە زانیمەوە یاری هەر هەشە بە شێوەی ئێرلی ئاکسس بەم زوانە بەردەست دەبی یاریەکە ئۆنلاینە باسی چەند سەربازێکی دەکەن ناو دارستان جەنگڵی نەچل و هەشت کەس دەتوانێت بستە ناو یەک سێڤەری لەندەر بە شێوەی تەقیکەری کەسی یەکەم بە شێوەی تاکتیکەڵ دەتوانی شەڕ بکەیت لە سیستیم بەردەست دەبی و یاریەکە بەرام PVE VPە ئەنیواتە گەیمەر بەرامبەر کارکتەری NPC وەروە ئەوانش بەرامبەر کارکتەرەکانی دیکە و بەرامبەر گەیمەر بەو شێوازە یاریەکە دەکرێت یاریەکە بەناوی گرەیزۆنە کە گرەیزۆن وەرفێر کە شکلەکەی زۆر جوان دیارە بە فەرمیان شاکرێکەوە یاری ستار دوڤاڵی زیاتر لە 30 ملیۆن کۆپی لە فرۆشرا وەروە دروستکەرانی ئەو یاریش دەڵێت لە 80مین ساڵی بڵاوبوونەوەی ئەو یاریە یاریەکە زۆر سەرکەوتووە و ئاروەها بە فەرمی ڕانگەیاندکەوە یاریەکە لەسەر PC
ئەپدەیتی 1.6 بڵاو دەکرێتەوە و لەسەر 19 سێش ئەپدەیتەکە لەسەر کۆنسڵ و مۆبایل بەردەست دەبی لە ڕێگەی ئەپدەیتە چەندیشتی نوێژە بۆ یاری ستارد و ڤاڵی بڵاو دەکرێتەوە کە من ئەو یاری بەڕاستی نەم کردووە بەڵام فارمینگە کشتتوکاڵیە حەز دەکەم تاقیکەمە سوپەر ماسفیش بە هەمان شێوە 30% کارمەندەکانی خۆی دەرکرد لە کۆمپانیەکان کە ژمارەکەیان نزیکی 900 کەس 90 کەسە سوپەر ماسفەکەنیان ناسن لە پێشتری یاریەکانی وەکو ئەنتڵ دۆنیان دروست کردیە بەم نزیکانە یاری دەکواریان بڵاو کردەوە وەروە بە یاریەکانی داک پیکچەرشی زۆر دەناسرن داک پیکچەنتالۆژی کە ساڵی یاریشین بڵاو دەکەنەوە سوپەر ماسف بەڕاستی استودیۆژی زۆر باشە بۆ دروستکردنی زۆر یاریانە پێم ناخۆشەکەەوە 90 کەسیان لە ستافەکەی خۆیان دەرکردووە هەرچەندە لەوانە تێدەگەم لە بەروی ئەوانە کۆمپانیایشی زۆر گەورە نینە و یاریەکانی دەکواری یاری نمری باشی وەرگرتێ بەڵام زۆر نەفرۆشەیە یاریەکانی داک پیکچەرز نمری باشان وەرگرتێ بەڵام زۆر نەفرۆشەیە خەڵکی زیاتر سیر دەکەن لەوەی بیان کڕی بۆیە تێدەگەم بڵێن پارێکی باشمان کۆ نەکردووە سوپەر ماسف زۆر دەوڵەمەند نییە فقط سۆنی مایکرۆسۆفت ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری ڕۆینبۆ سیکس سیج بەردەست دەی بە ناوی ئۆپڕیشن دڵی ئۆمان دڵی ئۆمانە ئۆمانە بزەبت نازانم بەڵام بەم زوانە ئەو DLC نوێ خودەوە ئیڤنتە بەردەست دەبی بۆ هەمووان و یەکەم تڕێریشان بڵا کردەوە کە شتێکی سنجاچێت یاری Age of Empire مۆبایل لەلایەن پەرپێدرانی یاریەکانی Call of Duty مۆبایل لە بەرەمێنانە لەلایەن مایکرۆسۆفتەوە Age of Empire یاریشی خۆشە خراپ نییە کاتی خۆ لەسەر پیسیان دەکەم کردیەکەوە بەناو ماگە لەسەر پیسی بەڵام من زۆر وحشی نازانم پیسی بە کۆمپیوتەری بەکاربێنە بۆ یاری بەس میهین یاریی خۆشە بۆ کەسانی حەزەنە زۆر یاریە لەسەر مۆبایل بەم زوانە دەیبینی یەکەم تڕێری فیلمی بۆردەرلاندش بڵاوکرێ بۆردەرلاند یەکێکە لە بۆردەرلاند یەکێکە لە یاری زۆر بەنابانکان وەکرێتە فیلمێکی لایڤ ئاکشن کە چەندی کارکتەری کەسی بەنابان لە کێڤن هارتە لە کەیت بلانشێتە لەو تڕێدەرە بەشدارن بەزانام جاک بلاکیش تێدایە بە ڕۆڵەکی جیاواز ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری Son of Forest بڵاوکرێ Son of the Forest کە یاریی زۆر توندە جەماعەتی پیسی حەزیانە زۆر یاریە من نەم کردووە بەڵام هەندێکم لە یوتیوب سەی کردووە کەوا دەستی سەر دوورگەیەک لەو دوورگەیە زۆرە زۆمبێکی دایکەوە بەردەوام میوتین دەبی بەهێزتر دەوت من وەرە مانەوە لە ژیان لەو دوورگەیە دابینکردنی خۆراک و هاشۆی ماینکرافتیە تقریبان بەڵام بە شێوەیەکی زۆر واقعیتر لە هەمان کاتدا زۆر تونتر و ترسناکتر ئیڤنتێکی نوێ لە بۆ یاری هیتمان بۆ کەسانی بۆکو من حەزیان لە یاری هیتمانە ئیڤنتێکی نوێ لە 22 مانجی سێ لە بۆ 21 چوار بەردەست دەبین بە ناوی Elusive Target کەەوە ئەکتەری بەناوبانگ شۆن بێن لە ئیڤنتەکە بەشدار دەبی واتە دەتوانانی ئەو کارکتەرێکە دەیکوژی یاخود کارکتەرێکە کەوا دوژمن تەشتشی بەبێت ئەو ئیڤنتە بە خۆڕای دەی بە هەم کەسێکەوە یاری هیتمانی هەیە بەتابەتی هیتمانە کۆلێکشنە نوێیەکە یاخود هیتمان سێ یەکەم تڕێری یاری F124 بڵاوکرێەوە کە خۆش دیارە وەکو بیداتی بەرنامە باسم کە من حەز دەکەم تاقیان کەمە بەڵام نامێ پارای پێدەم لە ڕێگەی PlayStation Plus بی Xbox Game Pass بی تاقیان دەکەمەوە ساڵ بە فەرمی ڕاگەندەکەەوە یاری تێکن 2 میلیۆن کۆپی لە فرشەیە کە زۆر سەرکەوتووە بەڕاستی تێکن هەشت زۆر سەرکەوتە چێ یاری تێکن هەشتی کردیە بەڵام بەو شێوازەی کڕیبی نەکتەنیا سەیری کردبی کڕیتی پارەی پێدا لە کۆمنت بینوسی شازادەی فارس پرینس of Persia ئەپدێتێکی نوێ لە بۆ دێکەوە هەندێک کۆنتنت و بابەتی نوێی لە بۆ زیاد دەکرێەوە هەندێک شتیش گەیم پڵی وەشتانۆسکاری دەکرێت یاریەکە زۆر سەرکەوتووە بەڵام زۆری نەفرۆشە بەڵام زۆر سەرکەوتە لە ڕووی نەمرە و گەیمەران زۆریان بەدڵە نازام چێک کردیتی لە کۆمنت بۆچوونی خۆبنووسی لەم هەفتەیە DLC نوێیەکەی یاری Mortal Kombat کە زیادکردنی کارکتەری پیسمەیکەری جۆنسینایە بەردەست دەبی بە شێوەی پاکێک دەبی ئەو کارکتەرە بەردەست دەبی و خۆی فنشەری خۆی هەیە حرکاتی خۆی هەیە کامبۆی نوێی هەیە هەموو شتەکانی تایبەتەوە دەنجی خۆشی تێدا یاری پاڵ زۆر سەرکەوتووە بەڕاستی بە شێوەیەک سەرکەوتووە ئێستا 25 میلیۆن گەیمەری تێپەردە کە زۆر سەرکەوتووە لە ستیمی 15 میلیۆن جافرۆشایە و لەسەر Xboxیش 10 میلیۆن کەس دەڕێ گەیم پاسی دەیکە کەواتە 25 میلیۆن کەس سەرکەوتنێکی زۆر گەورەیە ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری ماینکرافتی دێکە زۆر دڵخۆشی کردم چونکە من ئێستا ماوەی زۆر ماینکرافتی دەکەم حەزم لێ زۆر ماوەی ئەپدێتە نوێیەکە چەندیشە زیاد دەکات بۆ کەسانی کە یاریەکە بەشەی پریڤیو تاقی دەکەن مەسەڵەن لەسێت ناو سێتینجی ماینکرافتی لەوێ دەتوانانی بکە پریڤیو هەشتێکی نوێ بێ بەهۆی تاقیکاری توانێت ناو جیهانی یاریەکە تاقیکەیتەوە دواتریش بۆ هەمان بەردەست دەبێت یەکێک لەوانە زیادکردنی درعە یاخود ئارمەرە لە بۆ سەگەکان سەگ نییە بەخۆی زیاتر وڵفە تا
گورگە بەڵام ئەمە لە کوردستان دەڵێن سەگ بخۆی وڵفە لە بە وڵفی دەتوانین درێیانە بۆ زیادکەی کە مۆیانک لە ئۆنلاین لە ڕێگەی ماینکرافتی پۆستی ماینکرافت لە ڕێی پۆستێکەوە دەڵێن دەتوانی دراکانیان بۆ دابنێ 100 هەموو دامێجەکان واتە هەر شتێک کەسێکیان هێرشێکی بکرێتە سەری 100 ناهێڵی ئەو دامێجێ بەرکەویتن و چل لە سەدیش چل دانە دڵیش لە بۆ گورگەکەت زیاد دەکات بەگشتی بەقوتریشیان دەکە وەراتوان ڕەنج و تەرتیبات توشتیشیان بگۆڕ بیم جوانیان دەکە شتێکی باشە شەشی جوانە زۆر خەڵکەیە من وەکو خۆم زکاتی خۆی لە یەکی لە ماپەکانی ماینکرافتم وڵدەکانی ماینکرافتم سەگێکی خۆم لە دەستداوە لە ناو یاریەکەی دەزانم ناخۆشە لێم بەر بووە کەتە ناو لاڤای بەڵام ئەگەر بەو شێوازەی بی باشتر دەبیێشتە بێمە لای هەواڵەکەی ئەوەشکەوە ئینسایدر گەیمینگ ڕاگەیاندکەوە دەڵێن لە هاوینیان لە پاییزی ئەم ساڵ Xbox Series نوێ بڵاو دەکرێتەوە کە لافتەکان ڕابردوو باسم کرد بەڵام ئەو Xbox نوێ تا دیجیتالی دەبی دڵێن ڕەنجی سپیشیدانێت تێدابی کە دڵخۆشکەرە بەڵام لەم هاوینە باوەڕ ناکەم بەڵام بڵێن پاییز دەکەوتە بازار لەوانە بەت پێ بەمیل هاوین ئاشادە وەروەها DLC-شی نوێ لە بۆ یاری ستارفیلد لە بەرەمێنانەوە بەم زوانش ئاشا دەکرێت هەرتەنە باوەڕ ناکەم پێشمانجی 6 و 7 ئاشا بکرێت پێمابێ ئەو DLC نوێ زۆر گەورە دەبی دەستە ناو کۆنفرانسی Xboxی شەوکەیسی Xboxی لە هاوینی ئەم ساڵ ئیشاڵە لەوێ ئاشا دەکرێت و زۆریش پێناسی زوو بڵاو بکرێتەوە لە بۆ گەیمەرانی ستارفیلدی لەبەر لە مێژە گەیمەرانی ستارفیلدی چاڕوانی DLC دەکەن چاڕوانی شتێکی نوێ دەکەنە بۆ جیهانی هەرێ ئۆکەی خۆشەویستانم زۆر سپاس بەسەرکردنی ئەمەڵقەی پرۆگرامی سفرێک ژیری هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بیت کا دەکەم دەگمێن لایک و سەبسکرایب لە بیر مەکەن بۆ سەپۆرتی خۆتان بۆ چەناڵی ژیر تا هەفتەی داهاتوو بەخۆی گەورتە سپێرم خوددا لەگەڵ